دووەمیان تەبەڕاکردنە لە کافران لە زیندویان و لە مردووەکانیشیان. تەبەڕابوون لە کافرانی زیندوو بەڕاگەیاندنی دوژمندارەتی و بغزاندنی خۆیان و کوفرەکەیانە بێ، هەروەها بە شوێن نەکەوتنی هەوا و هەوەس و بەرنامە و دید و ڕێباز و بزاوت و هەڵوێستیانە بێ، بە تێکەڵ نەبوون و گۆشەگیربوون لێیانە بێ کە پێوترێ مفاسەلە. دواتر ئەمە ئینشاڵە بە تەفسیل باسەکەین کە تەبەڕابوون لە کافرانی مردوو بە داوا نەکردنی لێخۆشبوونە بێ بۆیان کە مادام بە کافری مردوون، وەکو خوای پەروەردگارە فەرمێ: ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. يعني شياونية نبو پیغمبری خوا عليه الصلاة والسلام نبو مسلمانان کە داوای لێخۆشبوون لە خوای گەورە بۆ مشریکەکان بکەن با خزم و کەسوکاری نزیکیشیان بن، بە تایبەتی ئەنهم ئەصحاب الجەحیم، دوای ئەوەی ڕوون بووە کە حکم و چارەنووسی ئەم کافرانە کە لێخۆشبوونیان نابێت و ئەچنە دۆزەخەوە. دیسان تەبەڕابوون لە کافران ئەوەیە کە نە ئەبێ لە گۆڕستانی مسلمانانە بنێژرێن، نەمیراتیان بدرێتێ، نەمیراتیشیان دابشکرێتەوە چونکە بە بەیت المال. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە حەدیسی صحیحی بوخاری ژمارە 6383 ئەفەرمێ: لا يرث المسلم الكافر ولا الكافر المسلم. يعني مسلمان میراتگری کافر نییە و کافریش میراتگری مسلمان نییە. خوای پەروەردگار لە سوورەی ممتەحینە فەرمێیان ممتەحەنە هەردووچی تەواوە، ممتەحینە و ممتەحەنە، أفرمي: قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. يعني بالتأكيد نمونەی ڕۆشنی پێشەوایەتی و چاولێکردنتان لە ئیبراهیم و عەلەیهی سەلام و ئیماندارەکانی هەیە کە لە خزمەتیا بوو، کە بە قەومەکەی خۆیان فەرموو: إذ قالوا لقومهم إنا براء منكم، لێتان بەرین، تەبەڕاتان لێەکەین، ومما تعبدون من دون الله، لە خۆتان و لەوەی لە جاتی خوای گەورەی پەرستن. ئێمە باوەڕمان نە بە خواکانتان هەیە و نە بە خۆتان، یعنی نابینە شوێن کەوتوتان، نابینە دەربڕی دید و ڕێباز و ممارەسەی ژیانتان، بزاوت و هەڵوێستی ئێوە ناگرینە بەر، بەنا حەقتان نەزانین، با دوژمنایەتی و بغز و کینە لێ نێوانمانە هەتا هەتایە ئاشکرا بێ، تا ئەو کاتەی کە ئێوەش باوەڕ بەخوا ئەهێن و شایەتی تاک و تەنهایی خوای گەورە ئەدەن. ئادەی بزانم چێتان لەمانە ئەمەی کردو کە مراجعەی دین و دینداری و تەقواکاری و هەڵوێستی خۆتانەکەن. هەروە خوای پەروەردگار لە سوورەی نەحلا فەرمێ: ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا، پاشان وحیمان بۆ ناردی کە شوێن ملەتی ئیبراهیم بکەو. ئیبراهیم کە هەمیشە خۆی لە تەرەفی حەقا ئەبینیەوە عليه السلام، حنيفا يعني مائلا إلى الحق، بەتەنیاش بوو، بە تەورەکەیەوە ڕاوەستا بەرامبەر هەموو بتەکان و ئەهلی بتەکان، هەمووشمان چیرۆکەکەی ئەزانی، نە خزمایەتی و نە عەشرەت و نە ئینتیمای قەومەکەیان نەبوو بە ڕێگر لە ڕاگەیاندنی تەبەڕاکردنەکەیان، ئاشکرا و ڕاشکا و ڕایانگەیان کە ئەوان کافرن و ئەمان نابنە شوێن کەوتیان، لەوانەش بەرین کە ئەیان پەرستن. شێخ حەمەد بن عەتیق رحیمه الله ئەفەرمێ: لێرەدا خاڵێکی گرنگ هەیە کە پێویستە ڕەچاو بکرێ، ئەویش ئەوەیە کە ئەفەرمێ: إنا براء منكم ومما تعبدون من دون الله
تەبەڕابوونیان لە خۆیان خستۆتە پێش تەبەڕابوونیان لەوەی کە ئەیپەرستن. هەرەوەندە نییە تۆ بڵێ وەڵا پارتی نیم یەکێتی نیم، وەڵا ئەم مەرقەدە ناپەرستم، من هاناو هاوارم بۆ غەیری خوا نییە، ناچمە سەر ئەم دیدە عیلمیە کە ئەڵێن خوا نییە، یان ئەم دیدە فەلسەفیە کە نکوڵی وجودی خوای گەورە ئەکا، یان خوایەکی تری لەگەڵادانێ بە هەر شێوازێکی تری بتپەرستی و شرک و کوفر بێ. هەرەوەندە نییە ئەمە تەبان هەرەوەندە نییە شەخ حەمەدە فەرمێ کە ئەبینی تەبەڕابوونیان لە خۆیان خستۆتە پێش تەبەڕابوونیان لەوەی ئەیپەرستن، چونکە تەبەڕابوون لە خۆیان گرنگترە وەک لە تەبەڕابوون لە پەرستراوەکانیان، یعنی لە دید و ڕێیان. هەر ئەوە فەرمێ لەوانەیە کەسی وا هەبێت تەبەڕا لە بتەکان بکە، بەڵام تەبەڕای لە خۆیان بۆ ناکرێ، یان نایەوێت تەبەڕایان لێ بکە. ئەم تەبەڕاکردنە نوقسانە، ئەمە فەرزەکەی بەجێ نەهێناوە. ئەمە ئەگەر تەبەڕای لە خودی مشریکەکان کرد، ئەوە مانای وایە پەرستراوەکانیشی پێڕەفزە و تەبەڕای لێیان کردووە. ئەمە هەر ئەوە فەرمی هەر شێخ حەمەد، ئەمە وەکو ئەو ئایەتەیە کە ئەفەرمێ وەئەعتەزیلوکم وەما تەدعون من دون الله، یعنی لێتان گۆشەگیرە وەستم و تێکەڵیتان ناکەم لە پەرستراوەکانیشتان کە لە جیاتی خوای گەورە هانا هاواریان بۆ ئەبەن گۆشەگیرە وەستم. و ئەدعو ڕەبی، لە خوای خۆمە پاڕێمەوە هانا هاوار بۆ ئەوە بم. عسى ألا أكون بدعاء ربي شقيا، بەڵکو دوعاکانم لێ قوبڵ بکە و خوای پەروەردگار نەیداتەوە بەسەرم. گۆشەگیری ئەمە هەر شێخ حەمەدە فەرمەکە لە ڕیسالەی 12 مەجموعەت التەوحیدەوە لە لاپەڕە 376 باسەکە ئەفەرمێ گۆشەگیری و کەنارکەوتن لە خۆیانیان خستە پێش گۆشەگیری و کەنارکەوتن لە پەرستراوەکانیان. هەر ئەوە فەرمێت دیسان هەروەکو ئەو ئاەتەی ترە کە ئەفەرمێ فەلەممە اعتەزەلەهم وما يعبدون من دون الله، کە لە خۆیان و پەرستراوەکانیان بۆ خواکانیان کە هانایان بۆ ئەهێنرا گۆشەگیر بوون. فەلەممە اعتەزەلەهم وما يعبدون من دون الله. یان ئەو ئاەتەی کەهف کە ئەفەرمێ وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله، ئەگەر گۆشەگیر بن لە خۆیان و لەوەی لە جیاتی خوای گەورە ئەیپەرستن. ئەوە فەرمێ ئەم خاڵە عەقائیدیەی دید و ڕێ ڕەچاوکە، چونکە دەواازەیەکە بۆ ڕاگەیاندنی دوژمنایەتی دوژمنانی خوای گەورە. چەندین کەس هەن ناکەونە شیرکەوە، خۆی لێ ئەپارێزن، بەڵام دوژمنایەتی ئەهلی کوفر ناکەن. ئەمە چۆن مسلمانێتیەکە کە ئاوا ڕێبازی پێغەمبەران وەلکە. پاشانە فەرمێ هەر شێخ حەمەد ئەم ئاەتی تری ممتەحینەش دێنێتەوە كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. كأفرمي بدا يعني دركوت أشكرابو راجين را سرنج دا دژمنایەتیەکەی خستۆتە پێش بغزاندنەکەوە، چونکە یەکەمیان گرنگتر و گەورەترە لە دووەم. لەوانەیە کەسێک مشریکەکان ببوغزێنێ، بەڵام ئامادە نییە دژمنایەتیان بکە، کەوابوو فەرزەکەی بەجێ نەهێناوە، چونکە ئەبێ دوژمنایەتی و بغزانەکە پێکەوە ڕابگەێنێ، ئەبێ هەردووکیان پێکەوە بە ڕەفتاری مسلمانەکەەوە دیار بن. ئەوەڵێت تەبەڕام لە عەلمانیەت، بەڵام ناڵێت تەبەڕام لە عەلمانیەتی پارتی پێچێتی. ئەنجا هەر شێخ حەمەدە فەرمێ ئەوەش بزانە کە هەرچەندە بغزاندن لە دڵدایە، بەڵام دەرکەوتن و ڕاگەیانەکەی لە ڕەفتاری ئاشکرادایە، کە ئاشکرا دەرنەکەوێت چ کاریگەریەکی هەیە. ئەمەش دەرناکەوێت هەتا دوژمنایەتیەکە دەرنەکەوێت، کە هەر لە سەرەتاوە لە قسەدابڕین و پەیوەندی نەمانە دەرەکەوێت. ئەمما ئەگەر کەسێک پەیوەندی و هاتوو چۆ قسەکردنی لەگەڵیانە بەردەوام بوو، چۆن شایەتی ئەوەی بۆ دەدرێت کە ئەمە ئەیان بغزێنێ؟ ورد سەرنجی ئەم خاڵانە بدە، چونکە زۆر گومانت بۆ ئەڕەوێنێتەوە. قسەی شێخ حەمەد کۆتایی هات لەم خاڵانە کە وردەبیتەوە. پاشان سەرنجی واقعی ئەو مسلمانانە ئەدەی کە لەم سەردەمەیە سنووری نێوان حەق و باتڵیان پێ نادۆزرێتەوە، ئەبینی کابرا لاف و گەزافی ئیسلامەتی لێەدا، خۆی بە مسلمانە ناسێنێ کەچی بانگەوازی کوفر بڵاوکات،
خۆی بە مسلمان نەزانێت کە چی بەرنامە و سیستمی سۆشیالیستی و دیموکراسی و نەتەوایەتی هەڵگرت. ئەمە تەبەڕای لە شوێن کەوتوانی ئەم بیر و باوەڕ و ڕێبازانە نەکردووە، نە لە خۆیان و نە لە شوێن کەوتوەکانیان. بێشەرمی وا ئەبینی خۆی بە مسلمان نەزانێ، خۆشی زۆر بە مولتەزیم و پابەند دەزانێت کەچی نەک هەر تەبەڕا لە کوفر ناکە، بۆتە ئەندامی ئەو حیزبانەی ئەو کوفرانیان کردوتە ڕێبازی ژیانی خۆیان و خەڵکی. سەیریش ئەوەیە مەلاو داعیانی مسلمانیش بە مسلمانیان نەزانە، کە ئێمە پێیان هەڵین ئەمانە وەلاییانداوە بە کوفر و نزیک کەوتونەتەوە لە کوفر و هەندێکیان کە بە عیلمەوە چوونەتە ناوی بوون بە پێشمەرگە یان بە کادری ئەم دوو یان ئەم چوار حیزب بە تاغوتیان ئەحزابی تری علمانی پێی کافر بوون. کابرا هاواری لێ هەڵەسێڵە ئێوە کورد بە کافرەزان، هەم چەواشەکاریەگەکە، هەم حەقدا ئەپۆشێ، هەم باتڵێک سەرخا، هەم تەدلیسێکیش لە قسەکان ناکە کە وەکو خۆی نەقلیان ناکە. خی گەورە فەرمێ ولو كانوا يؤمنون بالله والنبي وما أنزل إليه ما اتخذوهم أولياء ولكن كثيرا منهم فاسقون. يعني ئەگەر بەڕاستی باوەڕیان بەخوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و بەوەی بۆیان هاتۆتە خوارەوە بهێنایە، باوەڕیان بە تەوحیدەکە و متابعی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بهێنایە، باوەڕیان بەو وەحیە بهێنایە کە لەم قورئانەدا هەیە، ئەوانەیان نەئەکردە سەرپەرشتیار و بەرپرسی خۆیان. خی گەورە فەرمێ بەڵام زۆربەیان هەروان لادەر و لاڕێن، فاسقن، لە ڕێگاکە ترازاون. فسقیش ئەشێ فسقی بچووک بێ و ئەشێ فسقی گەورە بێ و لە دین و ئومەتەکە بچێتە دەرەوە. کەوابوو لە قۆناغەکانی زاڵبوونی مسلمانان ئەوەیە یەکەم دینەکە ڕۆشن بە بەلاغی خوایی بڵاو بکەنەوە، دووهەم خۆیان مفاسەلە بکەن، لێکدابڕانێک لەگەڵ ئەهلی جاهیلیەت بکەن و ئیعلانی بکەن کە ئێمە لەوان نین، نە لە عەلمانیەتیانین نە لە خۆیانین کە عەلمانین، نە لە ئەحزابیانین نە ئەندامی حیزبەکانیانین و نە هەڵوێست و بزاوتی حیزبەکەشمان پێ قبوڵە. ئەم تەبەڕابوونەیە کە مفاسەلەکە دروستەکە، مسلمان جودا ئەکاتەوە لە ئەهلی کوفر، ناهێڵە لە بەرچاوی ڕەعیەتەکەش جەماوەرەکەش دید لێڵ نابێ.